والله ما خواردنەوەمان نییە بە هەفتەی جارێک ئێستا هەفتەی جارێک دێنە زیارم بە 10 ڕۆژە دوادە ڕۆژارێک ئاو دەهات بۆێرەکانە ئاوی نەبووە بەتیدەوە کابرا کڕیوەتی ئای کڕیوە لەنا هیچ پێما تازە بیرەگە لێرەکان لێ دەرزاوی نازانم بۆ 2022 23 بۆ کەنجی دەرەچێ لەنا ئاوی نییە 3 دقه 6 دقه ئەو دقه دەهات بەڵام دو باش بوو کە دیانەوە تانچەکانی پڕ دەکردن و ئەسەر لێرەکانی خێرخوازێکی لە کابراک ماڵک بیری لێداوداوێتی 12 ماڵن لێ 12 یەکو دەکەبەر بە خۆ شخصی خۆم ئەو ماڵە ئایداومەیە ئەوە تا بۆرە کەشمان هێناوە تاسە شارانیشم پێ نەکردووە نیشارەوان دیهێنا خاشی بە 15 زاران دیێنە تاچی و دەکڕون لە ئەدەم دەستوان لە ئەو دەکڕین کێ ئاوی دەخواتەوە نهاتەبان تۆ ئەتۆوەرە کەسێک هێوێ بیورە 3 ڕۆژە ئاو لە تاچیدا بیر خۆی بیوشو هاوێنێ بەخوا نەدوێرە خۆی بشن ئەکسەر ئاوی زێر مامەتاڵ دەکرد ئەو باشتر و فێنکتر بوو ئاوی نییە طبعا گوندی تیتۆکە ئێستا شەڕوا دەڵێن لەبەرەوەی تا ئێستا بەڕستمی نەبووەتە بەشێک یان کۆڵانێک لە شاری ڕانیە تا ئێستا ئەو بەتانکەر بۆی دەچێت لەبەرەوەی نەخشەی پەسەندکراوی شارەوانیمان نەبووە چەندین جارەوە من نزیکەی 3 ساڵە چەندین جار داوامان لە سەرۆکاتی شارەوانی ڕانیە کردو کە نەخشەیەکی پەسەندکراومان بداتێ بۆی مە بتوانین کاری لەسەر بکەین و تۆڕی ئەویان بۆ ڕابچێشین بەڵام بەداخەوە تا ئێستا نەتوانراوە نەخشەیەکی پەسەندکراویان بۆ بکرێت بەڵام لە ڕێگای چەند خێرخوازێکەوە کە جێگای دەستخۆشیە بۆ ئەوان نزیکەی تا ئێستا 3 بیر لێدراوە لە گوندی تیتۆکە ئێمە توانیمانە بۆ یەک بیریان بتوانین تۆڕی ئەو بە تەواوی دابین کەن و کە نزیکەی 300 ماڵ لە سەرەتی و لە تاکەری نەجاتیان بۆ کە بە درێژی 4800 مەتر بۆریمان ناشتووە بیری دووەمیش ئەوە دەست پێ دەکەین بۆی تۆڕی کێشەی ئاو لەوێدا نەهێڵین و بەتانکەر ئاویان بۆ نەچێت و لە ڕێگەی تۆڕ ئاویان بۆ دابین بکرێت و لە ئێستادا ئەمە داوای چاوەڕێی نەخشەی پەسەندکراوی شارەوانی دەکەین و کە نزیکەی لە هەفتەی داهاتوودا لەوانەیە بەدەستمان بگات و هەر کاتێک بەدەستمان گەیشت ئێمە کاری لەسەر دەکەین و لە ڕێگەی بۆریەوە ئاویان بۆ دابین دەکەین ئێمە لە هەوڵی ئەوەی داین لەسەر بودجەی ئاسایی بەڕێوەبەرایەتی ئاوی ڕاپەڕین ئەو پرۆژانێکە لە بەردەستدان جێبەجیان بکەین و کێک لەوانەکە وەکو باسمان کرد بەشێکی گوندی تیتۆکەی کە تا ئێستا ماوە تا بەشە ڕۆژ هەڵاتمان تەواو کرد و ڕۆژ ئاوای ماوە ئەویش لە داهاتوێکی نزیکە لەو 2 مانگەی داهاتوودا دەتوانین تۆڕی ئاویان بۆ بکەین و ئەو بیرێکە لێدراوە ڕەبتی تۆڕی ئاوەکەی بکەین و کێشەی تانکەریمان نەمێنێت.